ڕووداوەکانی ساڵی 1994 سەرەتای مانگی ئایاری 1994 شەڕی نێوان پارتی و یەکێتی لە ڕانیە دەستی پێکردو بە دوای ئەوەدا شەڕەکە هەموو کوردستانی گرتەوە و بارەگاکانی یەکێتی لە دهۆک و لقی چواری پارتی لە سلێمانی ژێران. ڕۆژی 3 ئایار بزوتنەوەی ئیسلامی شەڕی دژی یەکێتی لە خورماڵەوە دەست پێکردو. ڕۆژی دواتر مەسعود بارزانی داوای ڕاگرتنی شەڕ و کۆبوونەوەی بەرەی کوردستانی هەڵوەشاوی کرد. بۆ یەکەم جاریش ڕۆژی 15 ئایار شەڕی یەکێتی و پارتی گەیشتە ناو شاری هەولێر. لە 19 ئایار ژووری عملیاتی ئاشتی لە هەوینە هەواری سەلاحەدین دروست کرا و دوای کۆبوونەوەیکی بەرزانی و کۆچرەت ڕەسوڵ بڕیاری ڕاگرتنی شەڕدرا. لە ڕۆژی 2 حوزەیرانی 1994دا جەلال تاڵەبانی و نەوشیرۆن مستەفا گەڕانەوە کوردستان و ڕۆژی دواتر تاڵەبانی یەکلایەنە ڕاگرتنی شەڕی ڕاگەیاند کە هاوکات بوو لەگەڵ گرتنی قەڵات زە و پێنجن لەلایەن هێزەکانی پارتی و بزوتنەوەی ئیسلامیەوە. لە ڕۆژی 30 حوزەیراندا بە ئامادەبوونی بارزانی و تاڵەبانی پەرلەمانی کوردستان کۆبووە و جۆرێک لە هێوەربوونەوە هاتە ئاراوە ئەگەرچی ناو بەناو شەڕ هەر بەردەوام بوو تا کۆتایی ساڵی 1994. ڕووداوەکانی ساڵی 1995 و ساڵی 1996 سەرەتای ساڵی 1995 دیسانەوە شەڕ دەستی پێکردەوە. ڕۆژی 15 کانونی دووەم هێزەکانی یەکێتی شاری هەولێریان گرت. وەک هەوڵێک بۆ ڕاگرتنی شەڕەکەش ڕۆژینەی ئابی 1995 بە چاودێری ئەمریکا وەفدی یەکێتی و پارتی لە دبلنی پایتەختی ئێرلەندا کۆبوونەوە و ڕۆژانی دواتر هێزەکانی پەکەکە پەلاماری بارەگاکانی پارتیاندا لە بامەڕنێ و زاخۆ و مێرگە سوور و بارزان. ئەوەش بارودۆخەکەی ئاڵۆزتر کرد. لەلایەکی ترەوە مەفرەزەیەکی پاسدارانی ئێران بە چاوساغی هێزەکانی یەکێتی سنووری کوردستانیان بە قوڵایی 250 کیلۆمەتر بەزاند و ڕۆژی 28 تەموزی 1996 لە هەیبەت سوڵتانەوە پەلاماری بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیاندا. هاوینی ساڵی 1996 پارتی تەنیا کەمتر لە یەک لە سەرسەی خاکی کوردستانی لەژێر دەستدا بوو تا ڕادەیەکی زۆر ئەمریکا و تورکیا و ئێران پشتیان تێکردبوو لە شەڕەکەی دژی یەکێتیدا. لە شەوی 17 لەسەر 18 ئابی 1996 جەولەی سێمی شەڕی ناوخۆ لە ڕەواندزەوە دەستی پێکردەوە و یەکێتی سەفین و شاقڵاوەی گرت و لەسەری ڕەش نزیک بوونەوە. سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی 22 ئاب نامەیەکی ڕەوانەی سەدام حوسێن کرد و تیایدا داوای یارمەتی لێ کرد. He was our enemy, but now I cannot say he is our enemy if he be ready to solve our problem. بەرەبەیانی ڕۆژی شەممە 31 ئابی 1996 سوپای عێراق بە چاوساغی هێزەکانی پارتی لە چەند قۆڵێکەوە هێرشیان کردە سەر شاری هەولێر کە بە 20 بۆ 30,000 سەرباز و نزیکەی 500 دەبابە مەزەندە دەکرا لە هێزەکانی گاردی کۆماری و فەیلقی 1 و 5 پێکهاتبوون. سوپای عێراق لە میحوەرەکانی کانی قرژاڵە و خۆشتەپە و چەند شوێنێکی دەوری هەولێر بەرەو ناو شار هاتن. یەکەم شکانی هێزەکانی یەکێتی لە ڕێگەی گوێر هەولێر ڕوویدا و بەوە شیرازەی بەرەکانی شەڕی یەکێتی تێکچوو. نەیانتوانی بەرگری بکەن و لە ماوەیەکی کەمدا شاری هەولێر گیرا و دەبابە گەیشتە بینایی پەرلەمان. هەرچەندە کۆچرەت ڕەسوڵ سوور بوو لەسەر ئەوەی کە دەبێت لە ناو هەولێردا بەرگری بکەن بەتایبەت کە تا ئێوارەی 31 ئاب چارەنووسی هێرۆ ئیبراهیم ئەحمەد و فوئاد مەعسووم و کەمال فوئاد و عومەر فەتاح لە ناو هەولێردا دیار نەبوو. بەڵام لەسەر ڕاستپاردەی مەلا بەختیار محەممەدی حاجی مەحموود داوا لە کۆچرەت ڕەسوڵ دەکات بکشێتەوە چونکە بەرگریکردن سوودی نییە. بۆیە هێزەکەی کۆچرەت ڕەسوڵ لە بنەسڵاوەوە دەچێتە بێستانە و ئەو لێر چۆڵ دەکەن وەک محەممەدی حاجی مەحموود لە بیرەوەریەکانیدا دەیژێڕێتەوە. سوپای عێراق لە ناوشاری هەولێردا بارەگاکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی و بەرەی تورکمانی گرت و چەندین کەسیشیانی لێکوشت. تا کاتژمێر 9 شەوی 31 ئاب بەشێک لە هێزەکانی یەکێتی لە ناو هەولێردامانەوە. دوای چۆڵکردنی هەولێر هێزەکانی یەکێتی لە هەموو بەرەکاندا کشانەوە و کۆیەش گیرا و جەلال تاڵەبانی ڕۆژی 8 ئەیلوول سەردانی نزیکانی وەتمانی کرد و کاتێکیش هێزەکانی یەکێتی بەو حاڵەوە دەبینێت بۆ شەوەکەی یەکێتی شاری سلێمانی چۆڵ کرد بەرەو سنوورەکانی ئێران. I think Barzani is becoming now a part of Saddam's regime. Barzani openly sided with Saddam and Saddam sent his troops to support Barzani. دوای مانگێک لە ڕووداوی 31 ئاب هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری سوپای ئێران گەڕانەوە و دژە هێرشیان دەست پێکرد. شاری سلێمانیان گرت و نزیک هەولێریش بوونەوە. بەڵام بەهۆی بردومانی فڕۆکەکانی تورکیاوە کە هاوکاری پارتیان دەکرد نەیانتوانی پێشڕەوی بکەن. ئەوەش هەرێمی کوردستانی
بۆ 2 ئیدارەی حوکمڕانی بۆ ساڵانێک دابەش کرد.